خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک ڕیاز بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستی بینەری کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەتی بەرنامەی پەیامی ڕۆژ گەشتوینەتەوە بۆی کە پرۆگرامێکی دیکە پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. بە ناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژ لە سێ تەوەری جیاواز پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لە بەشداریکردن و بەشداری کارای خانمان و ژنان لە نوێژی جومعە و وتاری هەینیدا. ئەمە دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە لە ئێستادا خانمگەلێکی زۆر لە وتار و نوێژی جومعەی مزگەوتەکانی کوردستان حزور و ئامادەیانێت. تەوەری دومی بەرنامەکەمان بڕگەی لە پەیامنێرانەوە پەیامنێرانمان چالاکیەکانی ڕۆژمان بۆ گوازنەوە بە تایبەت چالاکیە گەمڕۆبوونی هەبێت لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان. تەوەری سێمی بەرنامەکەمان تەوەرێکی تۆمارکراوە کە ویش بریتە لە فێرکاری بڕین و درومان. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمانە بن. بەر لە هەر شت دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچکەکانی کوردستان. ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە لە بڕگەی یادەوەری هەمیشە لە بەرنامەی پەیامی ڕۆژدا بیرتان دەخینەوە کە ئەمڕۆ گرنگترینیان بە تایبەتی بۆ ئێمەی میدیاکار و ڕۆژنامەنووس تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانیە. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. پێنجی دوانزەی ساڵی 1608 شەڕی بەناوبانگی قەڵای دمدم لە نێوان شا تەحماسپی سەفەوی و ئەمیرخانی لەپزێڕینی سەرکردەی لێهاتوو ئازای کورد. قەڵای دمدم داستانی سەربەرزی و سەرکەوتنی کورد بوو بەسەر نارەکانیدا. عەرەبی شەمۆ کە یەکێکە لە نووسەرە کوردەکان یەکێتی سۆڤێت قەڵای دمدمی کردوتە داستان و ڕۆمانێکی گەورە و کاریگەر. پێنجی دوانزەی ساڵی 2013 تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی لە بەردەم ماڵی خۆیاندا و لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوەوە. تیرۆرکردنی کاوە گەرمیانی بریتی بوو لە پرۆسەیەکی درێژی دەسەڵاتی کوردی دژی زانایانی ئاینی و مامۆسایانی زانکۆ و ڕۆژنامەنووسان کە تا ئێستاش ئەنجامدەرانی ئەو کارە تیرۆریستیانە نەدۆزراونەتەوە و هاوڵاتیانیش متمانەیان بەرامبەر بە هێزە پارێزەکان و دادگا و لیژنە پێگاتووەکان نەماوە. پێنجی دوانزەی ساڵی 2013 کۆچی دوایی خەباتکار و ڕێبەری باشووری ئەفریقا نیلسۆن ماندێلا لە تەمەنی 98 ساڵیدا. نیلسۆن ماندێلا سەرکردەیەکی ڕزگاری خواست بوو دژی جیاکاری ڕەگەزیەکان و سەرۆکی باشووری ئەفریقیا بوو. پاژەوەی زۆرترین ماوەی ژیانی لە زینداندا بردەسەر و نازناوی درێژترین زیندانی سیاسی وەرگرت. نیلسۆن ماندێلا بەهۆی چەرمەسەری و ئازارەکانی بۆ سندنی مافی نەتەوەکەی چەندان ساڵ زیندانی چەشتووە و پاشتریش بە ڕەنج و ماندووبوونەکانی توانی میلەتەکەی بگەێنێتە کەناری ئارامی و سربەخۆیی و ئەفریقای باشوور بکاتە وڵاتێکی سربەخۆ.
بەشداریکردنی خانمان بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردەواریدا بۆ وتار و نوێژی جومعە و جەماعەت تا چەندە گرنگە و چۆن بەشداری دەکەن. لەسەرم تەوەرە کە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژەشە هاوکارمان کاڵە کامەران راپۆرتێکی بۆ ئامادە کردوین. پێشەوەی بچینە لای میوانەکەمان با بینەری ئەو راپۆرتە بین. لە کۆمەلگا موسڵمانەکاندا کە ڕۆژی هەینی دادێت، پیاوان بە تایبەتی خۆیان بۆ نوێژی هەینی و ڕۆشتن بۆ مزگەوت و گوێگرتن لە وتاری ئاینی ئامادە دەکەن، وەکو ئەرکێکی ئاینی و بەواجبی دەزانن. لە هەرێمی کوردستانیش کە کولتوری کورد و ئاینی پیرۆزی ئیسلام گرێدراوی یەکترن، نەک تەنها پیاوان بەڵکو لە زۆرێک لە ناوچەکان ژنانیش بە بەشداریکردنیان لە نوێژی هەینی مزگەوتەکانیان ئاوەدان کردوتەوە. وەڵام من هەموو کاتێ دێم حەزیشی پێیەکەم، بەس زۆر باشیشە قەیچێکە بە ئەو سێ چارەکە ئەو نیش سەعاتە بابی بۆ مزگەوت خۆتوانی لە ماڵیشەوە بیکەی، بەس دەقەیچێکە بێ لەوانەیە ئیسفادەیەک لە مامۆستاشکەیت و شتێکی باشتریشە. یعنی تۆ کە دێی لە ماڵ شەتوانێ و نوێژە بکەی، بەس لێرە ئیسفادە لە وتارەکەکەی. یەکەم شت، دووەم شتیش ئەو دەرەجەی کە لێرە وەریەگری لە ماڵەوە دەست ناکەوێ. دوای ساخوا داوێتی ڕۆژێ جومعای بۆ لە دەستمان بڕوە. هەر لە زووەکە من ئەم شتە ئەمڕێ ئینشەڵا پێمیش خۆشە، زۆر حەزیشەکەم گەنجان زۆرتر هەڵدەن، یعنی ئێمە مەجبورین پیرین چیمان دەسەکەوێ. ئەمە زەخیرەی قیامەتە، جومعە زەخیرەی زۆر گەورەیە. یەکەم شت دوای بڵێن پێش دوای عەسر و پێش مەغریب پێش خۆر ئاوا بوون ساعتێ لەو دوایە دێ تێرە دوو دواکەی خوا یەکسەر جواب دەداتەوە. وەڵی حەزەکەم هەموو ئافرەتی بێ بۆ جەمعە، هەموو ئافرەتی هەرزوو هەستێ و خۆی پاک و تەمیزکە و بێ جەمعەکەی بکە و دەست بە تەزبیح بێ و لا ئیلاهە ئیلەڵڵای خۆی بکە و نوێژ و تاعاتی خۆی بکە و یاخوا خوای گەورەش لە ئێوە ڕازی بێ. مەشغەڵەت خارە ئەولاوە، تاعاتەکە و باشە، نوێژەکە و باشە، جەمعەکە و باشە. مەشغەڵەت چییە؟ هەرەکرێ ئیش هەرەکرێ ئیش چییە؟ ناخەوم شەوەی کەم. ژنانی مسلمانی کورد وەک هەمیشە کە هەوێنی پەروەردەی ڕەسەنی کۆمەلگان سەرچاوەکەشی لە بنەما جوانەکانی ئیسلامەوە وەریان گرتووە، لە پێناو عیبادەت و وەرگرتنی چێژی ڕۆحی و دەرونی مزگەوتەکانیان ئاوەدان کردوتەوە. خۆم بەلای خۆم واز بزانم 2 هەفتە لە سەرێک نەهاتم ئیشێکی تایبەتی خۆم چوو مامۆستام بەس ڕۆژی هەینی لە ماڵەوەم یعنی ئەو 2 هەفتە نەهاتم وابزانشێکی گەورەم لێون بووە، ئەو نەناڕەحەتم کەوە نەهاتم 2 هەفتەیە، ینی بەیانی ساعات حوتی بەیانی هەڵسم کە ڕبەز ڕۆژی جومعانم هەیە، حوت هەڵسم هەموو شتی ئامادەکەم، چێشە هەموو شتی ئامادەکەم، برجەکەسم سەرنی خۆجیان بۆ ئێرە بۆ خێرا ئێرەکەوم خۆم هاوسەرم کوڕەکە مەسێکمان لە مزگەوت لێرین. کاتی ڕمەزانیشە هەرسی شێ ڕمەزان لێرم لە تێراوی عەلا هەموو شتێکە زۆر ینی زۆر دڵم خۆشە و زۆر مرتاحم کێمە مزگەوتەوانی ئەلحەمدولیلا لەخوای گەورە بەزابێ مزگەوت و مەلا هەموو زۆر لیان ڕازین. وەڵا نوێژی جومعە ئەرکێکی موسڵمانانە، پێویستە هەموو کەسێک لەسەرێ ئەو نییە واجبە. لەبەرەوە من زۆرم حەز لە نوێژی جومعەیە وەخواش دایناوە لەبەرەوە ئەرکێکە لەسەر موسڵمانان. وەڵی خۆی ئەگەر لە زمانی قەدیمەڵی ئافرەت لە ماڵەوە بیکا باشترە تا مزگەوت. بەس سات و مزگەوتەکە لە بەردەم دو گوێ لە حەدیسە حەزەکەی بێ دووارە یعنی کە بەشداری بکەیت لەم کوڕووکو بوون. ناونیشانی وتاری هەینی مامۆسایانی ئاینی جیاوازە. زۆرینەیان بەگشتی باس لە پەروەردە و عیبادەت و کردەوە سوود بەخش و زیان بەخشەکان دەکەن. بەڵام بەهۆی گرنگی پێگەی ئافرەت لە کۆمەلگا بەتایبەت لەمڕۆدا کە تێکدانی بنەما پەروەردەیەکان بەهۆی بوونی مەترسیەکان لەسەر پەروەردەی تاکو و بەهۆی هێنانی کولتوری بیانی و سەرخۆشکردنی گەنجان و دوجاریش زۆربوونی تاوانە کۆمەڵایەتیەکان، ژنان بە پێویستی دەزانن هەموو مزگەوتێکی هەرێم شوێنی تایبەت بە بەشداری ژن لە وتاری هەینیدا هەبێ بۆ ئەوەی سوود لە تێڕوانینەکانی ئاینی پیرۆزی ئیسلام وەرگرن بۆ بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست. کاڵێ کامەران تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. دەیان فەرمودەمان هەن لەسەر ڕۆڵ و بەشداری کارای خانمان لە بەتایبەت لە چرخی زێڕینی پێغەمبەری پێشەوا و ئیسلامدا صلی الله علیه وسلم لە تەواوی کایە کۆمەڵایەتی و سیاسی و ئاینی و تەنانەت سەربازیەکانیشدا چجای ئەوەی بگاتە بواری معریفە و ڕۆشنبیری بەتایبەت لە مزگەوتەکەی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. بەڵام ئێمە ئەمڕۆ تەنها قسە لەسەر بەشداری خانمانەکەین لە وتاری هەینی و نوێژی جومعەدا، تا چەند ئەمە گرنگی بۆ خانمی ئێمە هەیە و تا چەند پێویستە لە ڕوانگەی فەرمان و ڕێنمایەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەو خانمانەی کە بەشدار بووی وتار و نوێژی جومعان ببنە پەروەردەکارێکی باش و ئاراستەکارێکی سەرکەوتووی خێزانەکەیان و تاکەکانی خێزانیان.
بەڕێز خاتوو هەڵاڵە محەممەد ئەڵماز نووسەر و بانخواز وەڵامی ئەم یان قسەمان لەسەر ئەم تەوەرە بۆ دەکات. خاتون زۆر بەخێربی سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر بەخێربێ سەرتا ئەگەر باسێ لەوە بکەین لە سەردەمی زوودا لە سەردەمی پێغەمبەری خوادا سەیرەکەین خانم بەشداریەکی کارای هەیە لە تەواوی ئەو کایانێک کە باسم کرد لە پێشەکەکەیە، بەڵام لە ئێستادا وردە هەستەکەین خانمانی ئێمە بەرە و وەرگرتنی معریفۆ یا بەشداری کۆڕ و سیمینار و تەنانە وتاری جمعەکەن. بۆچی ئەم دوورکەوتنەوەیەمان لەم خاڵە جەوهریەکەوە خانمیش پێویستە وەکو پیا و بەشدار بێ ئەم ڕاستەوخۆ ئەو زانیاریە وەرگرێکە لە زاری مامۆستای ئاینیەوە دێتە دەرەوە. بەنایخوای گەورە میهرەبان. طبعاً تەوەرەکەتان تەورەیەکی زۆر گرنگە بۆ ئێستا چونکە ژن لە هەموو سێکتەرەکان و شوێنەکان ئابوونی هەیە، نەک بوونێکی بڵێن سادە بەڵکو بوونێکی زۆر گەورەی دیارە لە هەموو شوێنەکە کە ئەڕۆژن و جوودێکی باشی هەیە، بەڵام ئەوەی کە جێگەی داخە بەڕاستی لە بواری عیبادەت و چوونە مزگەوت و وەرگرتنی زانستە ئیسلامیەکانە ژنان تەڕاجوعێکی زۆری پێوە دیارە بەرامبەر بە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و جەنابەت ئاماژەت پێ کرد. ئەوەی کە ئەمەی دروست کرد طبعاً ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژن لەو کاتەیە لە نوێژی بەیانی و نوێژی عیشا شاوجودی هەبووە، لە 5 فەرزا ژنان ئامادەیان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەبووە لەو کاتە سەرەتایی و سادەیە، یعنی لە نێو یەک مزگەوتە ژن و پیا و بەیەکەوە نوێژیان کردەوە. ڕیزی یەکەم بۆچی ئەفەرمێ خێری صفوفی ڕیجال یەکەم ڕیزە، خێری ڕیزی ژنان ئەخیر ڕیزە، ینی تا لە دواوە بن باشتر بووی نزیک نەبن لە پیاوانەوە. و هەلومەرجی جلوبەرگی ئەو کاتەش وا بووە هەتا ئەفەرمێ ژنان درەنگتر سەریان بەرزکەنەوە لە کاتێ پیاوتر بەرزەکاتەوە لە سوژدایە یا لە ڕکوعایە، پیاوان بەرز ببنەوە ئەنجا ژنان سەر بەرزکەنەوە. هەمووی بۆ ڕعایەتکردنی ئەو زروفە بووە کە زروفێکی ناسک بووە جلوبەرگەکانی ئەو جلوبەرگە نەبووە کە بڵین زۆر داپۆشراو بێ، حاڵەتیش دروست بۆ شتیش بینراوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم توجیه هاتانەدا ئەو تەوجیهەی لەوێ داوێتی ئێستاش بە هەمان شێواڵن ئەخیر ڕیز باشە ژن بۆ سێتیا لەگەڵی مزگەوتی خۆی هەیە، ینی خوێندنەوەی تازە نەکراوە بۆ ئەم بابەتە. و هەروە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی ئەمەی فەرموو دوایی کە دەرگای ئافرەتان جیا ئاکاتەوە ژنان زیاتر بابوو نیسا ئەجێ ئەکرێتەوە، یەکەم جار یەک دەرگا ئەبێت دوای ئەبێ بە 2 دەرگای ژنان جیا ئەکرێتەوە. ئێستا شەر هەیە بابوو نیسا هەیە لە مەدینە کە ئەڕۆیت مزگەوتی مەدینە. هەروەها کە ئەمە ئەکا دوای وردە شوێنی ئافرەتان جیا ئەکرێتەوە، مزگەوتی ئافرەت جیا ئەکرێتەوە. ژن خۆی یە داوا کە ئەی پێغەمبەری خوا من ناتوانم بگەمە ئێرە بۆ 5 فەرزەی نوێژ لە ماڵی خۆما جەماعەت بکەم، یعنی جەماعەت لە ماڵی خۆما بکەم، کە ئەوش قسەیەکی کەی لەسەرە کە ئایا ژن ئەتوانە جەماعەتکە بۆ پیاوی ژیانە، ئەوە زانان قسەیکەیان لەسەر هەیە. بەس ئێمە گەر هەرەوە بنمونە بهێنینەوە کە ژن توانیوێتی دوای ئەوە گەر نەتوانێت بێتە مزگەوت لە ماڵی خۆیان 5 فەرزە نوێژ بکات و خەڵکی کەشکۆ کاتەوەی ماڵەکەی بکات بە مزگەوت. ژن لەو کاتا بەم شکڵە بوونی هەبووە. ئەوەی کە ئەمە ڕوویدا لە دوای خولەفای ڕاشیدینەوە ژن چووە قۆناغێکی تری جاهیلیەتەوە بەڕاستی، یعنی لەو قۆناغی ئیزدیهار و گەشە و نمای ئافرەت بوو لە هەموو بوارەکانە و بواری عیبادەت و ئامادەبوون لە مزگەوتە. مفەضل ئەفەرمێت لە مرسەلات العورفا سوورەی مرسەلاتم لەبەر کرد لە پشت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نوێژی عیشایە، ینی کاتی پێغەمبەری خوا نوێژی خوێندووە سوورەی مرسەلاتی خوێندووە لە نوێژەکە، ئەم ژنە لە کاتی نوێژە ئەم سوورەتە لەبەر کردووە. وەروەها عمرەی کچی عەبدوڕەحمان ئەڵێ منیش سوورەتی قاف والقورئان المەجیدم لەبەر کرد لە نوێژی جومعەیە، کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جومعەیە کرد لە نوێژ جومعەیە خوێن، ئەوەندە ئامادەیی هەبووە ئەم سوورەتەی لەبەر کردووە. ئەمە دلیل لەسەوەی خانمان بەم شکڵە ئامادەیان هەبووە. هەروەها عەتیە فەرمێت لە نوێژی جەژنا داوای لێ کردین ئامادە بین بۆ نوێژی جەژن کەەوە سونەتە، ئەگەر نوێژەکانی کە فەرزنەوە سونەتە، نوێژی جەژن کە داوای کرد هەر کەسێ جلبابی نییە، یعنی حیجابی نییە و جلوبەرگی درێژ دامەنی نییە، با لە هیچ دراوسێکەی یا ڕەفیقەکەی قەرز کات و بەکاری بێنێ. ئەمە هەتا سەردەمی خولەفای ڕاشیدین ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێت ژن بەم شکڵ بوو. دوای ئەوە بەهۆی ئەو گۆڕانکاری کە کرا هاتن ناوی خەڵکێکی تر بۆ ئیسلام، فراوانبوونی سنووری مسلمانان، دەسەڵاتی مسلمانان، هەموو نوعی خەڵکی هاتە ناو شارەکانەوە، مەسەلەن لە ڕۆم و فارس و ئەو ئەنواع و ئەشکال خەڵک وای کرد کە ترسان لە فیتنە دروستبوونی فیتنە ژن تووشی ئازار بێت، تووشی ناڕەحەتی بێت، ژنیان قەدەغە کرد ناوێ بچی بۆ مزگەوت، وتیان نەخێر نوێژەکەت لە ماڵەوە باشترە تا چونە مزگەوت. کە
ئێمە گەر سیرکەین لە پشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت 5 فەرزە ئامادە بووین. عائشە ئەفەرمێت حتا بۆ نوێژی بەیانی کە ئەگەڕاینەوە ئەوە تاریک بوو خەڵک نێناسی. ئەمە دلیل لەسەرەوەی کە ژنان بەم شکڵ ئامادە بوون. وە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تمنعوا إماء الله مساجد الله. ئێوە ڕێگری مەکەن. طبعاً عومەری کوڕی خەطاب عەبدوڵڵای کوڕی عومەر ڕێگریەکە لە خێزانەکەی. دەی ئەفەرمێت ڕێگری مەکەن لە خێزانەکانتان بۆ هاتن بۆ مزگەوت، چونکە چوون بۆ مزگەوت تەنها بۆ نوێژ نەبووە، چون بۆ مزگەوت بۆ وەرگرتنی زانست و زانیاری بووە. هەر ئەوە بۆ ژن کە ئەبینێ کە کاتێ لە مزگەوتایە لە نوێژ ئەکا لە ئەسنای نوێژکردنا دوای ئێوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەوجیهیانەکە ڕێنمایانەکە وتاریان بۆدا داواکەن کاتێکی تایبەتیان پێ بدا کە ئەوانیش زانیاری لە دینەکەی خۆیان وەرگرن، یعنی دینەکەی خۆیان بەلاوە گرنگ بۆ مهتەم بوون بۆی بزانن. بەڵام دوای ئەم سەردەمە دوای سەردەمی خولەفای ڕاشدین و سەردەمی عەباسی و ئەمەوی و دوای ئەوە هەتا ئێستا چەند ساڵەکە لێرە خەریکە حرەکەیەک دروستە بێ ئافرەت دەچێتەوە مزگەوت. بەڵام هەتا بە ئێستاشەوە ژنان عەوام بوونەوە بە دین. ژن نێزانین نوێژکردن چۆنە. زۆربەی دایکانی ئێمە نەخوێنەوار بوون بە دین. ڕاستە نەخوێنەوارەوەکوکە بەڵام بە دینیش نەخوێنەوار بووە، شتێکی ئۆتۆی لە دین نەزانیوە بۆ چووکە نەچێتە ناو مزگەوتەوە. پیاوان شتیان وەرگرتەوە بەس پیاو ناتوانێ ئەوەی عادەتەن پیاو ناتوانێ ئەوەی کە وەریەگرێ بهێنێ لە ماڵەوە باسیکە بە تایبەتی لەناو خێزانی خۆی. باشە لەم سەردەمەی ئێستادا تاوان دەبێ خوێندنەوەی تازەی بۆ بکرێت لە هەمان کاتە ئامادەکاریەکی تایبەتی دەوێت. ئەگەر لە ڕابردوودا ئافرەتێک حجابێکی پۆشتە و باشی نەبوو بێ بۆ مزگەوت ئەمڕۆکە دەستەکەوێت زۆر باسانیە. ئەگەر لە ڕابردوودا شوێنی مزگەوت بچووک بێت ئەمڕۆتوانی بابی تایبەت یا دەرگای تایبەتیان بۆ بکەیتەوە و هۆڵی تایبەتیان بۆ بکەیتەوە. ئەم ئامادەکاریانە جگەل لەمە ئامادەکاریشی دەوێت تا چەندە مامۆستا دەبێ وتارەکانیشی ڕوو بە خانمانی تایبەت بێت، چونکە نکۆڵی لەوە ناکرێت کە ئافرەتان ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە پەروەردەی کۆمەلگا. وەک قوتب دەفەرمێت ئەگەر هەر کۆمەلگایەک ئافرەتەکانی چاک بێت کۆمەلگاکەش چاکە. کەواتە خوێندنەوەی تازە بۆ ئەم سەردەمە چیە دەبێژن ئایا تەنها بەشداری نوێژی هەینی بکە یا خود دەبێت بەشداری فەرزەکانی دیکەش بکات؟ طبعاً ئەمە کە ئەمەی کە ئافرەت چۆ ماڵەوە بۆ سەدی زەریعە بوو بۆی کەواژن تووشی فیتنە نەبێ بیرمان نەچێت لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەش ئاخری سێواڵە ئاخر ئەو سەردەمە سەردەمی نمونە بوو بەڕاستی فعلا ئێمە ئەڵێن خەیر القڕون بوو ئەوە سەردەمی نمونەی ئینسانەکان بوو چونکە دینیان بە تەواوەتی بە کاکڵی دینیان وەرەگرەوان لەگەڵ ئەوەشە کێشە هەبوو فیتنەشە بوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یاسای بۆ دانا و چارەسەری کرد یاساکان بۆ نمونە دەرگای جیا کردەوە شوێنی ئافرەتی جیا کرد و جنابەت ئێستا شوێنی تایبەت بە ژن هەیە ژن ئەتوانێ ئامادەی هەبێت لە هەموو شوێنەکانە ژن ئەتوانێ ببێ هیچ ڕێگریەک نییە لەوەی تەنها ئەو ڕێگری کە ئێمە هەمانە ینی حەزەکەم ئەمە بە هەندوەرگرین و مامەسایانی ئەیانیش ئیشی لەسەرکەن وەک ئەو کەسانەمان کەوا لە بواری فتووا ئیشەکەن بۆ ژن لە هەموو شوێنێکە هەبێت بەڵام بۆ مزگە و ئەڵەن ژن ئەبێ لە ماڵە نوێشکات ئەگەر بتوانێت کاتێک کە ژنێک ئەتوانێت بچێت لە مزگەوت نوێژ بکات کاتێ ژنی ئەتوانێت پێنج فەرزە ئامادە بێت بۆ ڕێگری لێ بکرێت لە ماڵەوە نوێژ بکات بۆ نەچێت لە مزگەوت نوێژ بکات کە زانایان هەنێکیان هەم قسە لەسەرماکەن ڕێگە دەن ژن یعنی ڕێگە ناگرن لە ژن کە بچێتە مزگە و بەڵام لە زۆرینەیە ئەڵەن ئەبێ ژن لە ماڵەوە حتا ماڵەکەی خۆشی ئەو شوێنی کە تایبەت ئەفزەڵترە نوێژی تیا بکە ینی بۆی ژن داپۆشری یعنی سەتری ژن بکرێ و دەرنەکەوێ بەڵام ژنان بە مەرجە شەرعەکانی خۆیان بێنە دەرەوە بۆ نوێژی جومعە بۆ نوێژی جەژنەکان بۆ نوێژی ڕۆژگیران و خۆرگیران بۆ تەرای حتا لە سەردەمی پێغەمبەر ئیعتیکافی لە مزگەوت کردووە جارێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێتە ناو مزگەوتەوە سەیرەکە دوو کۆڵەکە دانراوە دوو داردانراوە داچەقێنراوە حەبلی پێوەیە ئەفەرمێ ئەمام حەبلە هی کێ بە عایشە ئەفەرمێ هی زەینەبەیە ئەڵە کام زەینەبە فڵان کەس ئەڵە پێی بڵێن واز بێن ئەڵە بۆ ئەم ئەڵە لەبەرەوەی کە هیلاکە بێ لە عیبادەتە خۆیدا بەسەر کۆڵەکەکانە خۆی ئەبەسێ بۆی نەکەوێ ئەفەرمێ عەلەیکم مما تطیقون واز لێ بە پێی بڵێن باواز بێنە لەوەی کە ئەندازەی توانای خۆی بیکە ئەمە دلیلە ژن ماوە تۆ ئیعتیکافی کردو لە مزگەوتە کەسیش ڕێگری پێغەمبەری خوا نافەرمێ بۆ هاتۆ لە مزگەوتە ئەفەرمێ ئەوە نەبکا کە هیلاک نەبێ ڕێگری نەکردو بەڵکو ڕێکی کردو ئیشەکەی چۆن بێ ئێستا نەک هەر بۆ ئێمە شوێنی تایبەتمان هەیە لە زۆربەی مزگەوتەکانە خۆشبەختانە ئەم چەند ساڵەی ڕابردوو کە مزگەوت کراوەتەوە شوێنی تایبەت بە ئافرەت کراوەتەوە و شوێنی باشیش هەیە خزمەتی باشی ژەکرێن بۆیە لەسەر ژنانە لە مزگەوتە ئامادەیان هەبێ و لەسەر مامۆسایانی ئاینیە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد وتارەکانیان وابێ ئاراستەی خوشکانیشی تیابێ بەڵام نەک بەو ئاراستەی کەوا هەمیشە ئێمە بەداخەوە زۆر جار لە وتارەکانە ئەوەی کە ئامادەیە ئیکوتن ینی ئەوەی کە ئامادەیە
ئەکوترێت ئەوەی کە ئەو وتارە ئەدرێ بۆ خەڵکی دەرەوە بێ کە ئامادە نییە من کە ئامادەم هاتووم کەواتە بێ ئامۆژگاریم کەن چۆن ڕێکتر بم چۆن باشتر بم چۆن عیبادەتەکانم باشتر بێت چۆن کەسێکی باش و ساڵح دەرچم نەک ئەوەی کە مادەم ناساڵحم ئاوە و ئاوام لێ ئەکرێت و ئاوە خراپم و ئاوە یعنی ژن بەشێکی ئەبێت مامۆسایانی ینی ئیش لەسەرمە بکەن نازی ژنان هەڵگرین بەڕاستی ژن نەفرێنن لە مزگە و ژن لە وەرگرتنی زانست و زانیاریەکانی خۆیان دوور نەخەنەوە چکە ژنان بە طبیعەت حەزیان لە دینداریە و حەزیان لە ئیستیقبالی ئەم دینێ و حەزیان لێکەوە ئامادەیان هەبێ لە شوێنەکان زۆر باش مامە ساڵارکەواتە کە جەناب دەفەرمووی بۆی ژن نەتۆرێنی لە مزگەوت و با بەشداری کارای هەبێت لە وتار و نوێژی جمعەیە ئیجابیاتەکانی ئەم بەشداریکردنە چین کاتێک کە ژنێک دێتە نێو کۆڕ و کۆبوونەوەی مسلمانان و گوێبیستی تەواوی فەرمان و ڕێنمایەکانی قورئان و فەرموودە بێت لە ڕێی مامۆستایانیەوە چه سوودێکی پێگەێنێواتە سەرنجام ئەو ئیجابیاتانە چین کە کۆیەکاتەوە کە سەرنجام ڕۆڵیشی هەیە لە ئەوەی کە خێزانەکەی جوان پەروەردە بکە و ئاراستە بکە طبعا بوونی ژن لە هاتنەدەرەوەی ژن لە ماڵەوە بە تایبەتی چوونی بۆ ئەو شوێنانەکە شوێنێکە وەرگرتنی دینە وەرگرتنی ڕێنمایی ئەو ڕێنمایانەیە کە لەگەڵ فیترەتی ئینسانە گونجێت کاریگەریەکی زۆر گەورە لەسەر ژنجێهێڵە وەکو باسم کرد ژنان زۆرتر ئەتوانە شت وەرگرن و ئەو شتێک کە وەریەگرێ ینی من خۆم لەوچە لە ماڵی خۆما لە خێزانی خۆما خێزانە گەورەکەما بینیومە ئەوەندەی دایکم توانیوێتی شتەکان وەرگێ باوکم وەریگرت بێ نەیدابێ پێمان يعني کەمتر داوێتی پێمان بەس دایکم کە شتێکی پێ بوو یەکسەر پێیوتون مباشر یەکسەر کاری لەسەر کردوین بەس پیاوان ئەمە سروشتی پیاوە ناتوانێت ئەوەی وەریگر یەکسەر بێتەوە باسیکە یەکسەر بێت و قسەی لەسەرکە یەکسەر بێت و بیکە بێوێت تەطبیق و جێبەجێیکە بەڵام دایکم وانە بووە کاتێککە ڕۆژتۆ لە مزگە و ئامادە بەهاتۆ یەکسەر هەموو شتانی کە وەری گرتۆ باسی کردەوە بۆمان ئەبێت ڕۆڵە ئاوا بێ فڵانەشت ئاوایە ئەمە نەک دایکی من لەوچە زۆربەی دایکەکان هەمیشە کەمتر بڵێ ئەوە لایەنی سایکۆلۆژی پیاوە ینی ئەمە بە هینی پیا و دانانڕێ بڵێن خەتایەتی بەڵکو ئەمە خی گەور بەم شێوە دروستی کردووە پیاوان زیاتر بە عمق ئیشەکان بەڵام ژن زیاتر شتەکانە خاتە دەرەوە خێرا باسییانەکە کەواتە کاتێک کە من ئەچەوە مزگە و ڕێنمایەک وەرەگرم لە خۆمان تەطبیقیەکەم کاریگەری لەسەر من جێهێڵە کاتی ئەم کاریگەری لەسەر من جێژ لەسەر مناڵەکانیشم جێهێڵە و لەسەر کۆمەڵگەکەم جێهێڵە چکە وەکو مامۆسا ئاماژێ پێکرد سەیدوە ئەفەرمێ و شاعریژە فەرمێ الأم مدرسة إذا أعددتها أعددت شعبا طيب العراق ودايك لم پەروەردەکردنەیە وەکو بڵێن بەو پەڕی هێز و قووەت و ئەم پەروەردەکە بە تایبەتی کاتی ئەم پەروەردە بزانە پەروەردەیەکی ئیسلامیە و ئیسلام کاتێ تۆ بەڕاست و دروستی لە مزگە وەریەگری لە پشت مامۆساوە دانیشتوی ئەم ئامۆژگاریانە وەرەگری کاریگەری بۆ ئەم دایکە و بۆ دەوروبەری و بۆ حتا ئەوانەی کە لەگەڵ یەکتران وهروە لەلایەنی دەرونیەوە هەر لەلایەنی تعلیماتی و لەلایەنی دەرونی ئەم کەسە هەست بە گەورەی و هەست بە شانازیێکەکە کە ئەندامێکە لەناو ئەم کۆمەڵگە گەورەی ئیسلامە ینی مسلمانان کە کۆبنەوە کۆبوونەوەی مسلمانان بەیەکەوە بۆ ڕەحمەت و خۆشەویستی و پێکەوە ژیانە بۆ پێکەوە بوونە هەستکردن بە یەکترە لەلایەنی کۆمەڵایەتیەوە بەهێزە بێ لایەنی دەرونی بێزە لایەنی کۆمەڵایەتیش بەهێزە بێ ئەم دایکە ئەم خوشکەکە ئەچێتە دەرەوە خەڵکێکی باش ئەناسێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە توانی هاوکاری یەکتر بکەن سەردانی یەکترکەن تیم دروستکەن گروپ دروستکەن بچن مەسەلە سەردانی یەکەن لە تەعزیەکانە هاوکاری یەکتر بکەن نەخۆشیێگە بێ بچن سەردانی بکەن و کەسێک کەم دەسە و منیش ئاگادارم لە هەندێک مزگەوتە ئەو دایکانەکەن گروپیان هەیە ئەگەر بزانن فەقیرە ئەگەرێکی هەزاریش بێ زۆر بەبەرەکەتە هی ئەو دایکانە زۆر باش مامۆستا دێنەوە سەرەوەی کە ڕۆڵی ئافرەت کە بەشدار بێ لە ناو نوێژ و تاری هەنیدا لەسەر کاریگەری پەروەردە و ئەمانە هەروەها ئەو مەشغەڵەتی کە ئافرەت هەیەی دەبێت چی بکە فریای نوێژی هەینی و نوێژەکانی دیکە بکەوێت لە مزگەوتە بەڵام لە دوای ناوبڕە دێنەوە لاتی شاڵە بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە بەردەوام دەبین لە پێشکەشکردنی بەرنامەی پەیامی ڕۆژ. بینەرانی عزیز درێژە بە چەوەری یەکەمی بەرنامەکەمان دەدەین لەسەر بەشداریکردنی خانمان یاخود ئافرەتان بۆ وتار و نوێژی ڕۆژی هەینی یاخود فەرزەکانی دیکەی نوێژ لە مزگەوتە دەچینەوە لای میوانە تایبەتەکە مامۆستا هەڵاڵەگەر درێژە بە قسەکان مامتین لەسەرەوەی کە بەشداریکردنی ژنان لە نوێژی هەینی و وتارەکەی بە تایبەتی کاریگەریەکەی لەسەر کۆمەڵگا دوجار ڕەنگە مافرەتە بچێتەوە نسیحەتەکانی مامۆستا بباتەوە بۆ مناڵەکانی دوجار پەروەردەکردنی هەر تاکێکیش لەناو خێزانێکەوە پێشکەشکردنی بە کۆمەلگایەکی تەندروستمان بۆ بەرەمدێنێت. طبعا وەکو ئاماژەمان پێکرد ژنان پێویستیان بەم هاتنە دەرەوە هەیە
هاتنە دەروێکی معریفیە طبعا ئەمە تەنها هاتنە دەروێک نییە بۆ گەشت و گوزار بێت بۆ ئەوەی کەوا سوود وەرگری هەم خۆی وەریگرێ هەم دەوروبەرەکەی لەگەڵ ئەوەی کە لایانی خۆی لەلایانی ڕۆحی و ئیسفادەکە لەلایانی کۆمەڵایەتی و ئیسفادەکە لەلایەن دەرونی و ئیسفادەکە لەلایەن پەروەردەیش و ئیسفادەکە توانێت بۆ پەروەردەی خۆش و بۆ پەروەردەی دەوروبەریش کاریگەری هەبێ چکە ئەوکو ئاماژەم پێکرد ئامۆژگاریەکانی دایک زۆرتر کاریگەریە دایک زۆرتر ئەتوانێت بێتە ڕەفیقی مناڵەکانی هەر ئەوەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ سەحابەکە لێ پرسێ ئەی پێغمبەری خوا کێ بکەم بە هاوڕێم طبعا ئەو بەبەستی ئەوەی مواسەفاتی ئەو کەسە بکا بە هاوڕێی کێیە ئەفەرمێ دایکت پێی سەیرە بێ جاری کە پرسێت وڵی کیتر ئەوکوڵی چیتر شیاوە بیکەم هاوڕێی خۆم ڕاز و نیازەکانی خۆمی لا باسکەم بتوان پشتی پێ ببەستم ئەفەرمێ دایکت ینی پیان سەیرە دیسانە فەرمێت پرسیارەکاتۆ کیتر ئەفەرمێ دایکت سێ جار لەسەرێکەوەتە دایک زۆرتر ئەتوانێت ببێتە هاوڕێی مناڵەکەی هەر بۆیە دایکان ئەم کاریگەریە زۆر توانن جێبێڵن لەسەر مناڵەکانیان وەک لە باوک اینجا دوای ئەفەرمێ باوکت ئەمە طبعا باسی هاوڕێیەتیە بۆیە لە هاوڕێیەتیا گەر سیرکەین هاوڕێ زۆر توانێت کاریگەری نەقش لەسەر هاوڕێکەی جێبێڵێ خۆشمان هەمیشە ئەڵێن مناڵەکانم بە هاوڕێی باشیان هەبێ بەس کاتێ دایک بێتە هاوڕێ مناڵەکەی لەم سۆنگەوە لە ڕووی پەروەردەییەوە کاتی ئەم دایکە ئەڕواتە دەرەوە لە وتاری هەینی مامۆسەکانە دائنیشێ گوێبیستی ئامۆژگاریەکانە بێتەوە ئەمە کاریگەری لەسەر مناڵەکەی بە شکڵە جێ هێڵێ وەروە ئەم دایکە بوو خۆی یعنی کاریگەری لەسەر دەوروبەر و دراوسەکانی جێهێڵە هەڵس و کەوت و مامەڵە ئەم دایکە جیاواز ئەبێ یا ئەم کچە یا ئەم خوشکە جیاواز ئەبێ لە خەڵکی تر کاتێککە ئەچێتە مزگەوت ینی ئەمە بە بیرەوەریمان کاتێک کەچوون بۆ مزگەوت کە نوێژمان کردووە هەستمان کردو هەمیشە جیاوازی یعنی کە ئەچیتە ناو مزگەوت و هەیتە دەرۆ تۆ جیاوازێکی تر هەیە لە خەڵک لەو خەڵکی کە لە ماڵۆیە اینجا زۆر گرنگە ئەمە لە ناو گەنجەکانە زیندوو بکەینەوە گەنجانمان بتوانن بچنە مزگەوت سەردانی مزگەوتکەن ئاش بنۆ لەگەڵ مزگەوتە ئافرەت وەکو باسم کرد ئەبێ نازی هەڵبگیرێت تۆرێنراوە لە مزگەوت ئەبێ ئاشت بکرێتەوە بچێتە ناو مزگەوت لە ناو مزگەوتە چالاکیەکانی خۆی ئیشەکانی خۆی ئەنجام با ڕخنێک لە ڕێکخراوەکانی تایبەتە بواری مافی ئافرەتانیش ڕخنەیەکیان لێ بگرین بە تایبەتی لەم هەفتەیەکە بۆنمە ڕایەنگەاندووە بەرەنگاربوونێتن تیژی ژینان بۆچی هەمیشە دیفاع لەوە دەکەن دەبێ ژن ئازاد بێت بە تایبەتی قسە لەسەرەوە دەکەن دەبێت دەوامی حکومی هەبێت بچێتە بازار ئازاد بێت هاوشانی پیا و کار بکات نەمان بیستوە جارێگەم ڕێکخراوانە بڵێن دەبێت ژنانیش هاوشانی پیاوان بەشداری مزگەوت و مەراسیم ئاینیەکان بکەن بۆچی ئەم دیفاع نەکراوە فعلا گلەیەکە بەجێیە لەوە چێمەش هەمان دیدم هەبێ ئەسڵەن ئەبێ ڕێکخراوەکان ئاشت بنۆ لەگەڵ ئیسلامە ئەنی ئێمە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە ڕێکخراوەکان ئیشیان زیاتر لەسەرەوە کرد هەرچی ئەوترا ئاها دەروترا ئیسلام وای کرد لە ئافرەت وای کرد مەسەلەن زوڵمی لە ئافرەت کرد و تونتیژی بەرامبەر ئافرەت کرد ئێستا دیدەکە گۆڕاوەزان لە واقع عوانیە بەڵامێکی لەو شتانەی کە ئێستا بێ هەنگاوی داهاتویان بە ئیشی لەسەرکەن چۆن ژن ئاشتەکەن و لە شوێنەکانی کە و ئەهێنە دەرەوە ئازادی پێدەن ئەبێ ژنان بۆ چوونە مزگەوت و طبعا ما ئیشی تەنها ئەوان نیە وەزارەتی ئەوقاف بێ هاوکار بێ پیاوە ماوەسایانی ئاینی ئەبێ هاوکار بن بۆی کەوە شوێنی تایبەتی باش بکرێتەوە بۆ ژنان خزمەت گوزاری باشیان هەبێ ڕاستە هەمانە مزگەوتە تازەکان بەڵام هەنێ شوێنی تریان شوێنەکانیان شوێنی صحی و تەواونی شوێنی وایە ژێرزەمینێکە کە ئەچی ئیزعاجێ تەنگ نەفەسە بیچیتە ناوی شوێنی ژنان یا شوێنی دەستنوێژگرتنەکەی زۆر خراپە بە کەڵک نایە کە ئەمە عەزێتی ژنان لەوە چێ بدات یعنی ژن کەمتر بتوانێت بڕوا بەس ئەگەر مزگەوتێکی خۆش و پاک و تەمیز و جوان بێ و صحی بێ لەلایەن تەندروستیەوە کێشەی نەبێ سەیرەکەی زۆرترین ژنان ئامادە ئەبن ئەنی ئەو مزگەوتە تازانی کەوا هەن ئێستا ژنانیش ڕووی تێەکەن نوێژی تیاکەن سەیرەکەی ژمارەیەکی زۆر ژن ئامادە بێ بە ئەگەر دووژی بێ پێی خۆشەکەوا بڕوات بۆیە ئەمە بەڕاستی ئیشە ئەبێ ئیشی لەسەر کرێ بۆ داهاتوو بکرێتە پلان و ئیشی لەسەرکەن کە ژنان وەکو لە هەموو شوێنەکانە بوونیان هەیە هەان بدرێ ژنان لە ناو مزگەوتی شابوونیان هەبێ چکە دوجار ئێستا نەگر لە ڕۆژهەڵاتە ڕۆژ ئاواش گەشتۆ بەوەی کە بێ ئینسان گەڕێەوە بۆ دین تەنها بەدین ئینسان ئەتوانێ ئاسوودە بێ و بەدین ئەتوانێ کارەکانی خۆی ڕێککە ئیتر هەر دینێکە تامان ئینسان ئەگەر دینی نەبوو خۆی گەڕە خۆی دینێ بخۆی دائنێت و کۆمەڵ یاسا دانێ کە لەم یاسانە لا نەدا مادەم ئێمە ئیسا دینی ئیسلاممان هەیە و دینێکمان هەیە جوانترین دینە و باشترین دینە و حسابی بۆ هەموو شتەکانی ئینسان کردو چکە دینی فطرەتە خۆی پەروەردگار نردوێتی مادەم خۆی پەروەردگار بۆی نردوینی ئەزانێ ئێمە چیمان پێویستە لێرەوە ئینسانەکان خۆیان ئەدۆزنەوە ئێسەیەکی لەو ئەزمانی کە دروست بوو لە ناو خەڵکە ئەزمەی ڕۆحە ڕۆح هیلاکە کاتێککە تۆ ڕێگری حەچی شتە بۆ یەکەیتەوە
ینی بەڕاستی جارێک کەناڵەکەی تۆ گۆرانی وا بێ کەڵک لێدا کەلیماتی وایتە شەرمەکەی گوێی لێگریت نەگەوی کەبیڵێتەوە بێتە ودی سەرزار هەرچی مناڵە ئەیزانن بەڵام سیرەکەی بۆ چوونە مزگە و مناڵەکان بۆ شکڵە هەان نادرێتەوە فێری نوێش بکرێن وە لە مزگەوتە ئامادەیان هەبێ هەبا هەڵسن لە ناو مزگەوتە گۆرانی ئیسلامی بڵێن بانەشیدی ئیسلامی فێرکرێن زۆر باشەوە ساڵە زۆر لە هەندێک مزگەوتە دەرگا کراوەتەوە بۆ ئافرەتان بەڵام ئافرەتانی ئەو کۆڵانە ئەو شوێنە خۆیان ڕەنگە کەم تەرخەم بن بەشداری نەکەن کاتە دەیشتە مزگەوتەکە شوێنیان باشە دەرگایان بۆ کراوەتەوە سیر دەکەی 15 ئافرەت 10 ئافرەت بەشداریان کردووە تا چەندە مەشغەڵەت و کار و ئیشی ناوماڵ هۆکارە بۆی کە ئافرەت بیکاتە پاساوێک بەشداری هیچ نەبێ وتاری هەینی بکات. طبعا ئەمەی کە ئێستا ئێمە باسێکەین ئەم گۆڕانکاریت تەخەزە خەریکە ئەکرێ ینی ئەگەر بە سەیری ساڵەکانی 90ەکان یا هەشتاکان کەین زۆر کەم بوو کە ئافرەت بەشداری مشارەکەی کار و بە چالاکیەکانی مزگەوت کە ئیتر نوێژی جومعەیە نوێژەکانی ترە بە هەمان شێوە نوێژی تەراویحە بەڵام ئێستا حرەکەیەک دروست بووە جوڵەیەک دروست بووە کە ژنان بە تایبەتی لە شەوانی تەراویحە ژن ماشەڵڵا لە پێش پیاو ئەچێتە مزگەوت ینی من کە زۆر جار مزگەوتەکانە گەڕێم کە ئەچم بە ڕێگا سەیرم ژن بە هەر ڕائەکات ینی حساب بۆ جەستەی خۆی ناگاکە ئەمە نەخۆشە مەقاچی ئێشەکە لە کاتی نوێژەکە حرەکەیەکی گەرمی بۆ دروستە بێ کە زۆر بە گورج و گۆڵی ئەچێ بۆ مزگەوت بەشێکی نەبووتە عروف لای ئێمە هەتا ئێستا نەبووتە مۆدێل ئەبێ بکەینە مۆدێل ئەبێ ئیشی لەسەرکەین بۆ کردنە مۆدێل چۆن هەر شتێ ئەبێتە مۆدێل خەڵک زۆرینە ئەڕوا ئێستا تەراویح بەشێکی وەکو عورفێک و مۆدێلێکی لێ هاتووە سەیرەکەی لە تەراویح ڕێن نییە بچیتە ژوورەوە هەرچی کچ و کاڵ و هەمووی بەیەک و هەمووی ڕووی کردوتە مزگەوت بەڵام لە کاتەکانی کەمە لە جومعە باشترە نوێژی جومعە مەشغەڵەتی ژن طبعا زۆرە ئێمە بزانین تەنها خۆی مەشغەڵەت بخۆی دروست ناکە پیاوەکانی دەوروبەریشی مەشغەڵەتی بۆ دروستەکەن فەرموو من نەچم بۆ نوێژی جومعە بچم بۆ نوێژی جومعە هاتمەوە نانەکەم حازر نییە ئەگەر حازری کەم پێش نوێژ جومعە تا ئێمە سار دەبێتەوە لە ماڵە قوبوڵی ناکەن لێم ئەزیێتم ئەدەن ناڕەحەت مەکەن لەبەرەوە دانیشم ئەڵم نانەکەم بە گەرمی بدەم بە مناڵەکان باشتر لەوەی کە تووشی کێشە بم ئەنی ئەبێ ئەمە یعنی کۆمەلگە هەمووی بەیەک ئەتوانێت ئیش لەسەر ئەمە بکات تەنها خەتای ژن نییە ئەگەر ژن نەڕوات خەتای ژنەکە نییە ئەبێ هاوکاری پیاوانیش هاوکار بن بۆی ینی کاتێک کە ژن ئێوێ بڕوا بێ پیاوەکان برایە باوکە هاوسەرە هەر کەسە لەگەڵ یا ئەژی ئەبێ هاوکاری بکات لەوەی کەەوە ئەویش ئامان چۆن خۆیەچێ بۆ مزگەوت ئەویش بە هەماشەوە پێچوانەکەشمانەیە ژنی وایەچێ بۆ مزگەوت مێردەکەی ناچێ بۆ مزگەوت یا مێردەکەی لە تۆ ئەچی لە مزگەوت چی ئەەکەیت ینی بۆ چی بۆ مزگەوت یا ڕێگری لێکا بەڵام ژنەکار ئازای ئاڵە من ئەچم بۆ عیبادەت عیبادەتی خۆی ئەکات لەو کاتیکەوە بووی دانراوە لەبەر ئەوە ئەبێ ئێمە ئەمە بکەینە مۆدێل ئیش لەسەر هەموو ئافرەتان بکەین و ئیش لەسەر پیاوان بکەین کە ئەمە مامۆسایانی ئایانی بە دەرەجەیەک ئەبێ لە وتارەکانیانە ئاماژەی پێ بکەن کەوا ڕێگری نەکەن لە ژنان کاتیان بۆ مزگەوت و هاوکاریان بن و کاتێککە ئیشێکیانە بێ هاوکاریان بن کە ئەوانیش لەگەڵ ئەمانە بێن چۆن کە ئەچی بۆ عەمرەیە ئەچی بۆ حەج ژن و پیاو لێ هەردووکیان بەیەکۆ یعنی هیچ ژنێک دوا ناکەوێت لە مێردەکەی کە ئەچیا هیچ ژنێک ئافرەتێ دوا ناکەوێت لە براکە یا لە ڕەفیقەکەی کە ئەچن بۆ نوێژ هەمووی شان خڕێتی بۆی کە زوو گاتە مزگەوت و لە بۆ نوێژەکە ئامادە بێ شوێنی ببێتەوە لە ناو حرەما کەواتە بێ ئەمڕۆ حەج لێرە دروست بکرێت کە کاتی لێرەشە بەم گەرم و گوڕێ و بتوانێت بچێتە مزگە و بە تایبەتی گەنجەکانمان کە هاندانی گەنجان دایکانمان بە تەمەنەکان خۆیان ئەم حوبیان هەیە چونکە ئینسان کە چوت تەمەنۆ زۆر حەزی لەسەر بەرماڵە ئەمە سروشتێکە بۆ ئینسان دروستە بێ ینی سروشتی خانمانی کورد بەڵێ ژنی کورد حەزی لەسەر بەرماڵ حەزی لەمانەوە بۆی هەستەکەی لە شکڵ و ڕوخسارە فریشتەیە نەبەرچاوت ژن لەو تەمەنا خۆیان هەروان بەڵام ئێمە هەوڵ دەین هانی گەنجەکان بدەین کەەوە گەنجەکان ئامادەیان هەبێ مەشغەڵت لەو کاتا لە خۆیان دوورخانەوە بۆی بتوانن ئامادە بن زۆر سپاس بۆ بەڕێز خات و هەڵاڵە محەممەد دڵماز نووسەربان خوا سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی پەیامی ڕۆژ زۆر سپاس هاتوەوە دەچینە لای بڕگەی لە فەیسبووکەوە کە پۆستی چەند کەسێکی تایبەت و پۆستی جیاوازمان بۆ ئامادەکردوون لەگەڵ هاوکارم کاکراس پێشکەشتان دەکەین کە سەرەتا دەچمە لای پۆستێکی ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتار لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەغداد. ئەحمەدی حاجی ڕەشید لە پەڕی تایبەتی خۆی دەنووسێت ئایا هێزە سیاسیەکانی عێراق دەتوانن حکوومەتی نوێ پێک بێنن؟ پێکێنانی حکوومەتی نوێ لە ئێستادا هەم ئاستەنگی زۆرە و هەم هیچ هێزێکی سیاسیش زاتیەوە ناکات بچێتە ژێرباری و بەرپرسیاری تا مێژوویەوە لە هەمان کاتیشدا بڕوا ناکەم هیچ کەسایەتیەکی سیاسیش مجازەفە بکات بەوەی پاشە ڕۆژی خۆی لێک بچوێنێت و بەوەی کە بەسەر بەڕێز عادل عەبدولمەجید داهات چونکە ئەوەی هێزە سیاسیەکان دایبنێن شەقام قوبوڵی ناکات ئەوەی شەقامیش دەستنیشانی بکات
پێچەوانەی دەستورە و جێبەجێکردنی مادەی 76 چونکە ئەوەی لە عێراق ڕوودەدات لە ئێستادا تەنها خۆپشاندانێکی سادە و ساکار نییە و داواکاریەکانیش بەو سادەیە نەماونەتەوە کە سەرەتا هەبوون و کۆتایی هێنان بە خۆپشاندانەکانیش لە ئەستەمەوە نزیک بووەتەوە. گۆڕانکاریەکان زۆر خێران و دەکرێت بڵێن حکوومەت لە بەشی خوارەوەی عێراق نەماوە و هۆزەکان وڵاتیان ڕاگرتووە و تەسفیە حسابات زۆر بە ئاشکرا لە نێوان هێزەکان هەستی پێدەکرێت و دەرکەوتووە و کار گەشتووەتە واستەی کە هیچ ڕەوتێکی ئیسلامی بە ئەندازی ڕەوتی شیعە بڕوادار نەبوون بە مەرقەد و پیرۆزکردن کەچی ئێستا هەڵمەتی سووتاندنیان دەست پێ کردووە. ئەوەی دەیبینین بریتی نییە لە داخوازی بە ئەندازەی ئەوەی لە بنهێنانی دەوڵەت و کۆتاییهێنانە بە تەواوی سیستەم و مەنزومەکانی عێراق. بۆ نمونە لە ئێستادا دوای دەرچوونی سزای لە سێدارەدان بۆ ئەو ئەفسەری تەقەی کرد لە خۆپشاندەران لە کۆت هیچ ئەفسەرێک ئامادە نییە ڕوبەڕی خۆپشاندەران ببێتەوە بە تایبەتی تریش پاشەوەی لە نێو پەرلەمانەوە داوای بە سزا گەیاندنی نەجمول شەمری کرا لەسەر خۆپشاندانی پارێزگای ناسریە شەقامیش هیچ جۆرە پاسیڤێکی پۆزیتیڤی نەبووە بەرامبەر دەست لە کارکێشانەوەی بەڕێز عادل عەبدولمەهدی کەواتە عێراق بەرەو تونەیلێکی تاریک مل دەنێت و ڕوون نییە کەی دەگەینە کۆتایی لێرەوە پرسیارێک سەر هەڵدەدات ئایا عێراق هەمیشە وا بووە یان ناوبەناو وای لێ دێت. بینەرانی ئاسیز دەچینە لای بڕگەی کۆتایی بەرنامەکەمان کەویش فێرکاری بڕین و درومانە خات و فەوزیە کاکەوەی پێشکەشمان دەکات با پێکەوە بینەری بین. سڵاو ڕێزمەیە بۆتان بینەرانی بەڕێز ئیسەیش ئەمەوێ بڕین و دوورینی عەزی کلۆشتان بۆ بکەم. طبعا زۆر ئافرەت هەیە ئەڵێ من کلۆش زۆر جوان ناتوانم ئەمەوێ بڕینی عەزی کلۆشتان بۆ بکەم. ئەمە قماشەکەیە پێش هەموو شتێک ئەمەوێ شوێنی کلۆشەکە دیاری بکەم بەم شێوەیە ئەگەر بمانەوێت کلۆشەکە بەم شێوەیە لێرە و ئەمە ئەبڕین ئەم خوارە ئەبێ بە کلۆش. بەڵام ئەگەر کەسێک بێوێت زۆر پان دەرچی ئەم کلۆشەی چیەکە هەر لەتی تێناکەوێت بەم شێوەیە ئاوا بەم شێوەیە ئێرە ئەبڕێت و ئەمە هەمووی لە خوارەوە بێ بە کلۆش ئەوێ بە چەند مەتر تقریبەنەوێ بە 5 مەتر 4 مەتر و نیو لە خوارەوە بێ بە کلۆش. بەڵام من ئیسە قماشەکەم 2 مەترە 2 مەتر ئەبێت لەم 2 مەترا بتوانم لەبەرێ بۆ کەسێکی ئاوا تەمەەن 10 ساڵ 12 ساڵ ئەتوانم تیا دەرکەم شێوە کارتەکەی بەم شێوە ئەبڕم ئەبێ ئەم سەری 2 مەترەکە لەگەڵ ئەم لار ڕێکی یەکتر بێ. جا لێرەوە پەیرەکەن ئەبێ من لێرە مەترەکە دانێم ئێرە چەندێکە ئێرە 97 سانتیمە ئەبێ من 67 سانتیمە ئەبێ من چی بکەم ئیسا بەم شێوە بیجوڵێنم و دیاری بکەم لێرە دیاریەکەم هەر بەم شێوەیە نابێ هیچ دیات و کەمێکیە بێ هەر بەم شێوەیە دیاریەکە ئەمیش لێرە هەر بەم شێوەیە دیاریەکەم. ئەگەر وانەکەن دوایی لار دەرەچێ دامێنی عەزیەکە ئەبێ بەم شێوەیە دیاری بکە. ئەمە بۆ قۆڵیش هەر ئەتوانن بەکاری بێنن وەکو جلی حەرەم سوڵتان و ئەتوانن بەم شێوەیشە هەر بەکاری ئەمەش بەشی سەرەوەیەتی بەشی سەرەوەی عەزیەکەیە ئیسە هیچ کێشەیەکی نەما بۆ کلۆشەکەی جا سەیریکە ئەوە ئەبێ بە کلۆش بەم شێوەیە چرچی تێئەکەوێ ئەم عەزیە. بۆ نمونەیەکێک هەستکە زنجیر بکە بۆ پشتی ئەم عەزیە ئەمە ئەخاتە بەشی پشتەوە کەواتە لێرەوە هیچ لەتێکی تری تێناکەوێ لە بەشی پشتەوە یەک لەتی تێئەکەوێت لەبەرەوەی سەری زنجیرەکە تا ئێرە بگەن لەبەرەوە عەزیەکە ئەگەر ئەم کەمەرەی تەفک بوو جوان عەزیەکە کۆی کاتەوە. ئەمە بەشی دامێنی عەزیەکە
دەتێن بۆ بەشی بڕینی سەرەوەیشی. کا دەبێ ئەم خواری عەڤیەکە بە خواری کلۆشەکە ببڕین لەبەرەوەی یەقیاف بێلۆ چتێ نەکەوێت. بەم شێوەیتە زۆر باش. دەتێن بۆ بڕینی قۆڵەکەی. منەمەوێت قۆڵەکەی شێوازەکەی ئەمەوێت قۆڵێکی کلۆشی بۆ بکەم. ئەو قۆڵە کلۆش بێت. قۆڵەی تر کلۆش و جوان دەرەچێت. ئەمەوێ بۆ لێوی لیوانەکەشی هەندێک لەم قماشە لێوەکەم. سەردەر دەکەین بە دوورینی عەڤیەکە. ئێستاش ئەمە بەشی سەرەوەی عەڤیەکەی. بۆ ڕەنگی بەکرەکەم ئۆڤەرەکە ڕەشە نایگۆڕم بەم شێوەیە دوورینەکەی بۆ بکەم.
ئەمە بۆ ئەو کەسانەی کە یانی و عەزیەک بدورن بۆ مناڵەکەیان نێوێن بۆ لای خەیات ئەتوانن خۆیان لە ماڵەوە بەم شێوەیە بیبڕن و بیدورن هیچ مشکلەیەکی نییە. لێرە توانین دوو بەنگی بچوو بکەین بۆ پێشەوەی عەڵدیەکە لەبەرەوەی تۆزێ جوانتر کەمەرەکەی بووە بەم شێوەیە دیاریەکەین و حاڵکەلێکی بچووکی لێ دەدەین و اینجا ئەیدووری. بەنگ دەبێ هەمیشە لە پێشەوە بەشی سەرەوەی بە باریکی بێریت جا لە خوارەوە وردە وردە ئەو بەنگسە بە پان بێتەوە لەبەرەوەی ئاوە بە جوانی دەرەچێت و شێوازی بەنگسەکە دەرەچێت. ئەنە لە سەری شەوە هەر بەو شێوەیە هێنات جوانیەکەی دەرناکە. بەم شێوەیە بەنگەکە جوان دەرەچێت. پێش ئەوەی عەڵدیەکەی پێوە بنێن ئەبێت سەیرێکی ئێرە بکەن بنقۆڵەکان ڕێکی یەکتر بێ و ئەبێ ئەم بنقۆڵانە ڕێکی یەکتر بێ و ئەگەر زانیتان لێرەوە هەر زیادەیەکە بوو ئەتوان بە مەقەد لای بم زیادەشی نەبوو ئەوە عەڵدیەکە پێوەنێن و هیچ مشکلەیەکی نیە. دەکەین بە
معڤە بۆ گەورە بێدووری بۆ بچووک بێدووری بڕینەکەی هیچ مشکلەیەکی نییە تەنها تۆ قیافاتەکە گەورەتر ئەیدروی یا بچووکتر ئەیدروی ئەنا ئیتر بۆ بڕینەکەی فەرق ناکات تۆ ئەتوانی قماشەکە بۆ نونە 2 مەتر بۆ مناڵێکی 10 ساڵتیا بێ 3 مەتر بۆ کەسێکی 14 تا 13 ساڵتیا بێ بۆ نونە 4 مەتر بۆ کەسێکی ئیتر گەورەتر 5 ساڵتیا بێتتر ئاوا بەم شێوە بەڵام ئەگەر حەفکەی خوارەکەی زۆر پان بێ ئەو کا دەوێت چی بکەیت قماشی زۆر بەکاربێنی هەتا قماشەکەت زۆر بێت کلۆشەکەی زۆرترە بێ بەڵام 4 مەتر ئیتر خوارەکەی تقریبن 4 مەتر دەرەچێت بەڵام ئەگەر زۆرتر بێ پانتر و گەورەتر دەرەچێت پەمبلی بێ لەو بەشانەوەی کە بەنگفەکەی تایە ئێمە بلی عەفیەکە هەڵکەنین لەو لەبەرشی پێشەوەی مولەکەی هەڵەکەنین کەلێککەین ئێرە لەبەرەوەی زۆر بە جوانی بچێ بە فەر ئەو کەفەیەکە دوورینەکەی بۆ ئەەکەین ئەگەر نەچێ بە فەریە مشکلە دروست دەکات پێشا بەم شێوەیە تەقاڵی لێ دەدەین و ئەگەر ئۆڤەر هەبوو باشتر بەس لەبەرەوەی من ڕەنگی ئۆڤەرەکەم ڕەنگی خۆی نییە ناتوانم بیکەم ئۆڤەرەکەی بەڵام ئێوە ئەتوانن ئەگەر ڕەنگی ئۆڤەرتان هەبوو بەکرەکە بگۆڕن ئەمەش هەڵپێچە ئەتوانین ئەگەر کەفێک ئۆڤەری نەبوو ئەتوانێ بەم هەڵپێچە هەندێک شوێنی ئەو جلانە هەیە بێدورێت و دۆری جوان دەرەچێت یەک مشکلەی نایە بۆ دوورینەکە ئەتوانێت تا کرافتی کوردی دامێنی کراف هەموو ئەو شتانەی پێ بکە بم ئەو کەفانەی کە ئۆڤەریان نییە ئیسە من بەم شێوەیە قوماشەکە دەقەکەی ئەخیتە ژێر مەکینەکە و ئاوا بەدەستی خۆت بۆی ئەگری ئیتر ئەو خۆی لەگەڵ خۆی تەقەڵەکە هەڵە پێچێت زۆری جوانەی بە تا تەقەڵەکەی وردوێ جوانتریشە
هەر دەستت جوان بگرە ئیتر ئەو خۆی لولیە کات بەس دەستی خۆت جوان بگری ئاوا بگیری جوانترنی هەمیشە ئاوا تۆ دەستان بەرز بگرن دەستێکیشتان لێرە دانین با زۆر نەبا بۆ ناوە ئیتر خۆی بە شێوەیەکی جوان هەڵی ئەبێت دەستۆکە تین بەفەر دامێنی عەدلیەکە مەعەلبەت ئۆڤەر بێ زۆر جوانترە ئۆڤەر زۆر جوانترە لە ئەمە بەڵام ئەمە کەسێکە ئۆڤەری نەبێ ئەتوانێت بەم شێوەیەشە دوورین کار مشکلەیەکی وای توش نابێت ئەمە تەبعاً ئوتو بکرێت زۆر جوانتریژە بێت ئەمە ئوتو نەکراوە سەیری داوێنەکەی بکەت چەندێکە تەقریبەن 3 مەترە بێ دامێنی ئەم عەزیە سەرەوەی ئەگەر مەترێکیش بێ مەترێکیش ناوێ 80 سان دەبێ بەڵام خوارەوەی زۆرپانە هەتا قوماشەکە زۆر بێت تۆ ئەتوانی خواری عەزیەکە زۆرتر بکەیت و هەتا زۆرتر بێ ئەتوانی قۆڵەکە کلۆش بێ جا سەیریکە لە قۆڵات زۆر زۆر جوان ئەوەستێ ئاوا ئەوەستێ زۆر زۆر جوانە بەس تەبعاً لێرە ئەوەستێ بۆ مناڵ لەسەر ئێرەی ناوەستێ وەتوانین تۆ قۆبچە بکەی بۆ پشت ملەکەیشی بەڵام من ئێستا هەر هینم کردووە جا هەمیشە بانگسەکان با لە بەشی پێشەوە تایە بێ شتێکی جوانە و ئاسانیشە دوورینەکەی زۆر عەزیەتت ناکە ئەمەش عەزی مناڵ بۆ دووریمان عەزی کلۆش و تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانت بێر کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن ڕێز و خۆشەویستی ڕیاز کاکە مەحموود و جەلال محەممەد قبول بفەرمونون تا بێگەیشتنەوەیەکتر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.